محللچیەکانی کوردستان و سەرنجێک. دۆخەکە خۆی هەستیارە، بڕوا بکەن ئەوەنە هەستیارە ئەڵی دڵی ئەو شاعیرە کوردەیەکە لەسەر مەسرح گریا بوو و چبووی کورد و شعریان نەوتوە. کەچی بەم دۆخەشەوە هەنێک پەیابوون بەڕاست و چەپ ئایکوتن ماڵیان ئاوابێ. محللچیەکان جاتۆ تەماشای بەدبەختی کورد، محللچی، فەیسبووکچی، تەنەکەچی، عەرەبانەچی، بڕواکەن هەمویان گرانجانن، بەڵام لە هەمویان گیر و گرانجانتر محللەکانن. نە تەلەڤیزیۆن، نە سۆشیال میدیان، نە رادیۆ بەرناکەوێت، هەرچی ئەکەیتەوە سەر و چاوی یەک لەو تەحلیلچیانەیە جەو ئەگرێت. جا قسەی واکەن ئینسان با ئاکات. دانێکیان ئەو ڕۆژە ئەیوت ئێران ڕقی هەستێ هەر شەڕەکە تەواو ناکات، ئەمانە وازان ئەمریکا و ئێران شەڕە بەنیانە، واڵە ئەگەر ئێران ڕقی هەستێ. خوا ئاگادارە زۆرینەیان لە داخی کرێکاری بوونەتە ئەبوو محلل. باشە دەیەگەر وانە بەم پرسیارانە وڵام بنەوە. مەسەلەن کاکی محلل تۆ چەند زمانە زانی؟ کام ئەکادیمیە و زانکۆی بەناوبانگە خوێندووە؟ چۆن وڵات گەڕاوی؟ چەند ساڵ سەرباز بوویت بوو بەشداری چ جەنگێکت کردووە؟ ئێکە وەڵامی ئەمانە هەر هەمووی نەوەڵاو نەخێرا دەی برای ئازیز بەخوا وەکو چۆن سەردار کەرکووکی خۆی بە بەنا هەڵواسیوە تۆش هەروە، بەڵام لە بێ محلل یا تۆ بوویتە دەم ڕاستمان. ئەها وەکو تایار تۆفیق ئەڵێ لە بێکەسیما تۆم کردن وە کەس. ئەمەش وەکو تەحلیلەکەی وە سەقەت بوو، ئەمە شاری حەزرەتی مەولەویە نەک تایار تۆفیقی داماوە. جا ئەو محللانە قسەشیان زلە، یەکیان ئەو ڕۆژە ئەیوێت من بۆ هەموو جێگایەک ناچم. موزیعەکەش پێی وتبوو بۆ لە ساڕوخ و درۆ نەترسی وتی نا، ئەمەوێت خەیاڵاتم تێک نەچێ. دی ئەمە لە ئەساسا خۆی شاعیرە، بەڵام لە پۆلی 12 دەرنەچوو کرێکاریشی پێ نەکراوە، ئیتر وتوێتی بۆ دەست نێمە ئەم تەحلیل و محەلیلە بەختی ناپوختی کووردە. تۆ تەماشا تەحلیلچی ئەمریکی و ئەوروپیەکان کە تەحلیلەکان ئەڵێت ئەمڕۆ بە تەلەفۆن قسەم لەگەڵ بەرپرسێکی کۆشکی سپی کرد یان بەرپرسێکی ناتۆ. ئەوەی خۆمانەوە ڕۆژە ئەیوت بووە لە بەرنامەکە دواکەوتم چکە بە تەکسی هاتم شۆفێرەکە تاخیر بوو. اینجا من ئەمڕۆ بەم تەحلیلچیانەوە گرتومە. ئەوە پرۆدیۆسەرەکەشم ئیشارە دەکا و ئەڵێ وریابە بۆ خاتری خوا قسەیان پێمەڵە، بەخوا دوای دوور نییە بووەنە بەر چەقۆ. ئەڵێ دراوسێکمان هەیە لەم تەحلیلچیانە بەس دوای تەحلیل و شت ئیتر ئیشی چەقۆکاریەکات. کاکی پرۆدیۆسەر خەمە نەبێ، بەخوا زۆربیان دەست و پێسبین، دەیەگەر چەقۆوەشێنی و چەقۆکاریان پێەکرێ بۆچی بوونەتە شرۆڤەکار و خۆیان کردوتە فلیمی ئەو میلەتە.